ئامادەکاریەکان لە گوندی سانتا کلوز لە جەمسەری باکووری گۆیزەوی 8 کیلۆمەتر لە باکووری ڕوفانامی پایتەختی لابلاندی فینلاند. لەم کاتانەی ساڵدا تاوەکو سەعات 11 پێشنیوەڕۆ خۆر هەڵنایەت. Mary, I think in Great Britain. Oh, yes. Yeah, this might be for Mary. All right. Yes, yes. All right. And how about this small one? بەڵام سانتا کلوز و لیژنەکانی ئامادەکاریەکانیان پەک ناخەن، بە جددی کارەکانیان دەکەن. بە پێی لیستی داواکاریەکانیان دەزانێت منداڵەکان ئەم ساڵ کاتێکی خراپ یان باشیان هەبووە. منداڵەکان ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی نەرمونیان بوون، لەگەڵ ئەوەی هەندێک ڕۆژانی قورسیان هەبوو، بەڵام ئەوان دەزانن لە دوای ڕۆژێکی خراپ چی دەکەن. داوای لێبوردن لە بەرامبەرەکانیان دەکەن، بەڵام کێشەکە لای کەسە پێگەشتوەکان بووە، بە تایبەتی باوانیان. بۆ ئەوانەشی کە ناتوانن ڕاستەوخۆ سانتا ببینن، فەرمانگەیەکی پۆستەی کۆن لە گوندەکەدا هەیە و لیژنەکان سەرقاڵیکردنەوەی نامەکانن. ساڵانە لە سەرتاسەری جیهانەوە نزیکەی 9 ملیۆن نامە و کارتی ئاواتخواستنیان پێدەگات. بەشی زۆری بەریدەکان لە چین و پۆڵەندا و ئیتالیا و بریتانیا و ژاپۆنن. هەندێک ترس هەبوو بەهۆی مانگرتنی فەرمانگەی پۆستە و گەیاندن لە فینلاند بەریدەکان نەگەن، بەڵام فەرمانگەی پۆستە دەڵێت بێگرفت بووین و هەموو پۆستەکانمان پێگەیشتووە. A lot of kids ask for Legos and books. ساڵانی ڕابردوو بەشی زۆری منداڵەکان داوای یاری و کتێبیان دەکرد. بۆ ئەم ساڵ زیاتر داوای یاری لۆڵ و یاری جلوبەرگی فرۆزن و بێگومان فیلمیش دەکەن. And the movies, of course, as well. Santa, Yes? we have a new letter. Okay. Can you read it to me? Ooh, this one is in French. It says... نامەیەکی دڵخۆشکار دەگاتە سانتا کلوز. That's for me. That's for me. To être robot. Oh, بە کەیفخۆشیەوە لەگەڵ هاوکارەکەی لێی دەڕوانن. Hugo. Victor Hugo. Have you heard that? Not him. But one thing... یەکێک لەو بابەتانەی کە ئەم ساڵ زۆر خۆشحاڵی کردم، هەندێک لە منداڵەکان هیوا دەخوازن لەگەڵ باوانیان بە خۆشبەختی بژین و بە تەندروستێکی باشەوە. ئەمە زۆر مای خۆشحاڵیمە. بە گوێرەی ئاماری فەرمانگەی گەشتوگوزاری ناوچەکە، ساڵانە نزیکەی 9 ملیۆن گەشتیار سەردانی ناوچەکە دەکەن بۆ ئەوەی چاویان بە سانتا کلوز بکەوێت و چێژ لە دیمەنە جوانەکانی بەفربارین وەربگرن و ئاهانگ بگێڕن. بەڕاستی کەشێکی بەفراویە و زۆر ساردا، بەڵام باشە جلوبەرگی زستانەمان پێیە، کەشێکی زۆر خۆش و تایبەتە. دەتوانین یاری فریشتەی بەفرینیش دروست بکەین. ڕووناکی و میوزیک و سەهۆڵ و هەموو شتێک کە پێویستە بۆ ئاهەنگگێڕانی سەری ساڵ لێرە هەیە. زۆر سیحراویە، زۆر لەوە زیاترە کە پێشبینیمان دەکرد. نمونەیە لە نێو جیهانی ڕاستەقینەی سەهۆڵبەندانداین. لە هەموو شوێنێکی جیهان ئەم کەشە ڕۆمانسی و خۆشحاڵیە نییە. سانتا کلوز ترسی لەو شەشە ڕەنگێزیانە هەیە کە خەڵک بەرامبەر یەکدی بەکاری دەهێنن. I'm sure about that. But from the book, what do the elves say about this? I'm a little bit worried because people are... هەندێک جار لە کاتی قسەکردن و نووسیندا هەندێک وشەی زۆر ناخۆش لەگەڵ یەکدی بەکاردەهێنن کە زۆر قورسە بۆ ڕوحیەتی بەرامبەرەکەت. زۆر جوان دەبێت و من خۆشحاڵ دەبم ئەگەر خەڵک وشەی جوان و هاوڕێیانە بەرامبەر بە یەکدی بەکاربهێنن. گەشتەکەی دەست پێ دەکات. هەرچەندە کێشی قورستر بێت، ئەم کەیف خۆشترە، دڵی منداڵێکی زیاتر خۆشحاڵ دەکات.
Oh, oops, a daisy. گەشتێکی قورسی لە بەردەمە. Oh, hello, Rudolph. پێویستی بە دڵنەوایی ڕۆڵفیش هەیە. Here we are. Oh, hello. I have something for you here. This is for you. Here we are. Hyvää joulua. خواتان لەگەڵ جەژنێک و ساڵێکی نوێی خۆش بۆ هەموو لایەک. Feliz Navidad. Buon Natale. Merry Christmas. Okay, Merry Christmas. پیاوێکی چاکەکار و بەسۆز. Okay, that's fine. هەمیشە جەژنێکی خۆش و ژیانێکی جوان بۆ هەموو لایەک لەسەر زمانیەتی. Oh, let's go. Merry Christmas. ڕەمین یارەحمەت، گەلی کوردستان.